بە بۆنەی دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن ئەو ساڵیش وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان باوکاری کۆمەڵێک خێرخوازی دەڤەرەکەمان توانیمان کەلوپەلی خوێندن جلوبەرێک قەرتاسیە جانتا دابین بکەین بۆ 75 قوتابی سنوورەکەمان لە کوڕان و لە کچان و قوتابیانی بێباوک و قوتابیانی کەوا کەم دەرامەتن لە سنوورەکەماندا. ئەوەی جێ دڵخۆشیە ئەو ساڵیش دڵخۆشکردنی ئەو کۆمەڵە قوتابیە کە لە سنوورەکەماندا هەیە و لێرەوەشەوە داواکەین لەو خێرمەند و خێرخوازانە کە بەردەوام بن بە بەخشینی هاوکاریەکانیان بۆی ئەو بەرنامەمان ئەو پرۆژەمان کە پرۆژەی بێباوکان و منداڵی کەم دەرامەتن سەرکەوتوو بن و لە هەر بۆنێکدا ئێمە پشتیوان بەخوای تەعالە هەوڵەدەین هاوکاریان بکەین. ئەگەر وەرزی خوێندنە لە جلوبەرگ و قورتاسیە و شتیوە، ئەگەر وەرزی سەرمامسۆڵەیە بە هاوکاریکردنی نەوت بتوانین سودمەندیان بکەین، ئەگەر وەرزی ڕەمەزانە مانجی ڕەمەزانە بتوانین هاوکاریان بکەین بە کۆمەکردن لە ڕووی ئازوقە و خۆراک و خواردەمەنی. لێرەوە دووبارە و سێبارە داوای دەستخۆشیان لێکەین خوای گەورە موفەقیان کە سەربەرز و سەرفرازیان کە بەردەوامیان کە هاوکاریان کردین لەو پرۆژێدا. هەندی هاوکاری بکەن هاوکاری بێدایک و بابان بکەن باشە وا خێر و بنویسی یا ڕەبی وە بە زیادیان کە ئیشاءالله وا خێری وا ناش بنویسی ئیشەلە هەموو مامۆستان ئیشاءالله خۆ بە زیادی کە قەیران عالەم گەلێک مەغدورە وەلا دەستخۆشی لێ یەکەم یا ڕەبی خوا خێرتان بنویسی خوا جەزا بە خێرتان دەتەوە یا ڕەبی سەرکەوتوو بەردەوام بن هەتا لە ژیان مابن دەست و پەنجەکە و خۆش بێ یا ڕەبی خوای جەزای بەخێر و دەتەوە. زۆر مەمنونین، زۆر سپاسیانەکەین، سپاسی ئەو هاوکاریەکەین هەم ئێ خێرمەندەکان هەم حیزبەکەی حیزبی کۆمەڵی ئیسلامیە زۆر سپاسیەکەین بە هەموو نوعچی بەسەرمانەکەنەوە بە هەموو نوعچی ئاگداری منە بە هەموو نوعچی یعنی ئاگانە خەڵکی فەقیرە لە کاتی مەکتەبێ لە کاتی وەختی ستاندادێ ڕەمەزانە بە هەموو کاتە چی هاوکاری نەکەن. زۆر مەمنونیانی زۆر سپاسیانەکەین.